پاش تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر وادەی هەڵبژاردننی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی سەندیکای پارێزەران و دواخستن و پەخستنی ئەنجامدانی کۆنگرەی شەشەمی سەندیکا بۆ ماوەی 2 ساڵ لەژێر فشاری پارێزەران و گرتنەبەری چەندی ڕێوشێنی مەدەنی دوجار لە ڕۆژی سیوێکی 2011 کۆنگرەی شەشەمی پارێزەرانی کوردستان ئەنجام درا کە وێ ڕایسەرنج و تێبینیمان لەسەر کۆنگرەکە و بایکۆتکردنی هەڵبژاردننی نوێنەرانی کۆنگرە لەلایەن بەشێکی زۆری پارێزەران بەڵام دواتر لە پێناو بەرژەوەندی پارێزەران و پەکنەخستنی پرۆسی هەڵبژاردن هیچ تانەیەکمان لە شەرعەتی کۆنگرە و بڕیارەکانی نەدا. یەکێک لە بڕیارەکانی کۆنگرە دیاریکردنی ڕۆژی 28 یانزەی 2019 بوو ئەو کاتە کە بڕیاررا هەڵبژاردن لەو کاتەدا بکرێ ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی سەندیکای پارێزەرانی کوردستان دیاریکرا. شێوازی لیستی داخراوی ڕێژەی بۆ هەڵبژاردنەکە دیاریکرا. مەترسیەکانی ئەم سێ لیستەی ئێمە بەڕێزان لە دوا پێشهادا و ئەوەی کە ئێمە زۆر لێی دەترسین ئەوەیە لە پاشەوەی ڕۆژی 2022 دیاری کراوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتێکدا شێوازی هەڵبژاردن لە کۆنگرە بڕیاری لێدراوە کە بە لیستی داخراوی ڕێژەی بێ وەکو پێشتر باسم کرد بەڵام دووبارە ئەو دوو حیزبە لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە لە ناو لیژنەی سەرپەرشتیاری کۆنگرە پیلانی ئەوەیان هەیە لە ڕێگەی داواکاریەکەوە بە ناوی لیستی هاوبەشەکان کە لیستی برایەتیە بەدەر لە یاسا و بڕیاری کۆنگرەی پارێزەران خواست و ویستی ئیرادەی پارێزەران بۆ هەڵبژاردننی نوێنەری خۆیان شێوازی هەڵبژاردنەکە بگۆڕن کە ئەمە جگەلەوەی پێشلکاری بڕیاری دەسەڵاتی کۆنگرێ هاوکات زەوتکردنی خواست و ئیرادەی پارێزەرانە و هەوڵدانە بۆ سڕینەوەی هەموو دەنگ و ڕەنگێکی جیاواز لە خۆیان. بۆیە ئێمە وەک هەر سێ لیستی بەشدار لە هەڵبژاردننی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی سەندیکای پارێزەران ڕای دەگەێنین بە توندی دژی هەر جۆرە بڕیارێکی لەو شێوەیەین کە داواکاری لە هەموو لایەک هاوکارمان بن بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی ئازاد و شەفاف بۆ شێوازی لە کۆنگرە بڕیاری لێدراوە